دەوڵەتی تورکیا وەک دوژمنی سەرەکی کوردان لە ئێستادا درێژە بە سیاسەتی یا پیلانگیری داگیرکاری کوردستان دەدات. ڕاستی ئێستا مەترسی سەرگەلی ئێمە لەم بازنەیە فراوانتریش بووە بوو پێی لە گۆڕانکاریە سیاسیەکان دەبینین لە باشووری کوردستان بەداخەوە کێبرکەی پارتە سیاسیەکان و دۆخی سیاسی تازە چی کردووە کە دەوڵەتی عێراق تەنانەت دەیهەوێت مەسەلەن دەست بە سەرتەواوی یان پلانگێڕی هاوبەشی هەیە بۆ داگیرکردنەوەی باشووری کوردستان لەولا دۆخی سووریا و مەسەلەن ڕژیمی سێدارەی ئێران و ئۆپەراسیۆنە یەک لە دوای یەکەکانی دەوڵەتی تورکیا ئەوەمان پێ دەڵێ کە گەلی ئێمە ئێستا لە بەرامبەر قۆناغێکی ئێجگار گرنگ و هەستیار و مەترسیداری خۆیەتی کەم قۆناغە دەخوازێت خەڵکی ئێمە پارتی سیاسی ئێمە لە بازنەیەکی فراواندا درک بە مەترسیەکانی بکات کە بەڕای من جیاواز لە پارتی سیاسی پێویستە خەڵک لە ئاستی خەڵک و دامەزراوەی خەڵکدا مەترسیەکە تێبگا بۆی هەڵوێستی خەڵک بۆتە ببە بەشێک لە هەڵوێستی بەرخودانی گەریلاکانی ئێمە لە بەرامبەر شکست پێهێنانی ئۆپەراسیۆنەکانی دەوڵەتی تورکیا واتە پلانگێڕی دوژمنانی ئێمە زۆر لەوە گەورەترا تەنێ بە ئۆپەراسیۆن و دوو ئۆپەراسیۆن کۆتایی بێ ئەمە پرۆسیسێکی داگیرکاری گەورەیە ئامانج لێی داگیرکاری کوردستان و تەنانەت سڕینەوەی ناسنامەی نەتەوەییشە و لە قۆناغی ئێستادا کە کوردان لە ڕۆژئاوە و لە باشوور و خەبات و تێکۆشانی نەتەوەی ئێمە لە قۆناغێکی تازی خۆیدایەتی بێگومان دوژمنانی ئێمەش هاتوونەتە قۆناغێکی مەترسیدارتر بۆی ئەو دەستکەوتانەمان لەبار برن لە خاڵی یەکەمدا پێویستە ئەمەی پێی دەڵێن پارتی سیاسی کوردی دەسەڵاتی سیاسی کوردی لە قۆناغی ئێستادا هیچ بژاردەیەک لە بەردەمی گەلی ئێمە نیە جگە لە یەکڕیزی چەترێکی نیشتیمانی و نەتەوەی کە تێیدا بتوانین مەترسیەکان وەلا بنین ئەگەر وانەکەین گەلی ئێمە دەکەوێتە ناو قۆناغێکەوە کە پێشبینی مەترسیداری لێ دەکرێت بەڵام ئیرادەی گەلی ئێمە یەکبوون و وەلانانی جیاوازیەکان ومێدێک دەداتە گەلی ئێمە وەک چۆن لە ماوەی ڕابردوودا ئۆپەراسیۆن لە دوای ئۆپەراسیۆن شکست بە پلانگێڕی دەوڵەتی تورکیا دەهێنرێ ئاوا لە قۆناغی ئێستاشدا گەلی ئێمە سوود لەو دەرفەتانە وەربگرێ کە لەم قۆناغەدا بەدی دەکرێت واتە بەمانایەکی تر دەینەوە سەر ئەو خاڵێکە خەڵکی ئێمە ئێستا لە بەرامبەر ئەرکێکی ئێجگار گرنگی مێژوویی نیشتیمانی نەتەوەی خۆیدایەتی کە دەبێ یەک خەڵک وەک دامەزراوەی خەڵک مەترسیەکە تێبگا دەنگی خەڵک ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی گروپە جیاوازەکانی خەڵک فشاری مەدەنی دروستکەن هەم لە ناوخۆ هەم لە سەپارتە سیاسیەکان بۆەوەی لەم قۆناغەدا هەمومان بینەوە سەر ئەو پەیامێکی کە تەنانەت کۆنگرەی نەتەوەی کوردستان چەندین ساڵە خەباتی بۆ دەکات بۆ ئەوەی کوردان جیاوازیەکانمان وەلا بنین ئیدی بەسە ئیدی کاتی ئەوە هاتووە هەمومان لە ژێر سایەی نیشتیمان و نەتەوەدا کۆبینەوە جیاوازیەکان وەلا بنین و بەگشت ئەم پلانگێڕێدابینەوە کە بەدڵنیاییەوە گەلی ئێمە ئەم دوو بژاردەی لە بەردەما یا تەسلیم بوون لە بەرامبەر ئەو واقعە مەترسیدارەی کە دێتە پێشمان یا بەرەنگاربوونەوە شکست پێهێنانی کە بەدیدی ئێمە تاکە بژاردەیەک دووبارە گەڕانەوەیە بۆ وەلانانی جیاوازیەکان ئەم خەتە نیشتیمانی و نەتەوەیەی کە خاڵی هاوبەشی زۆرە لە نێوانماندا بۆیە گەلی ئێمە لە ئێستادا دەبێت ئەرکی بەرپرسیارەتی ئەم قۆناغە هەڵگرێ و ببێتە بەشێک لە شکست پێهێنانی ئەم پلانگێڕی کە لە بەرامبەر گەلی ئێمە هەیە.